جيمرين كردستان خير هاتن دبو القيكي نوي برنامج سفريق جدي القي جمارة 154 تومار دكين كادكم دقمين لايك سبسكرايب لبيتنا خان ياري اتوميك هارت لكو تايدا بلاو كرياوة نمري حفتا حفلة صدي بيدرا لميتا كريتيك وجيمران حف بويندو ام بيدال ببي نمري جيم سكوربي لميتا كريتيك واتا بتبيش بيني كانم دوبارا رازبون هرسن بيمنا خوش شخصيدا كما مزاري لو انا عندك تنبيز عازبن دموت لبيني حفتا لبو هشتا ياخذ هشتا وبينزا ياخذ حفتا وبينزا بو هشتا وبينزا وحفتا وحف درسو ومن بارتي ياري كان بلاو كردوا فيديو كم سري بلاو كردوا زانياري مسري دا جيم بلاي كم نشان دا ياري شي خوش ديارم بلان بگمان باشتن ياري جنان بينج دا بلاو كردن دك شي تكنيكي هي عندك ديزاين وليفلوش تاعي لا انا بلديها مكسق نبي بس مهم هي ياري شو خوشة حكومتي اوكرانيا دا داك ياري كدا بخري ياخذ كانسل بكريتو يار هبلاو نكريتو لها مشرنق لبرو يضل ركلان لبو اجندا تشي السوفيت وروسيا داك والله اقربت ياري كي بكي برك بيتساني اقسك حكومتي اوكرانيا يدل لبرو او ياري بركلنا بيش السوفيت ناكا بقول بس هيك يجي السوفيت صندق جمجنا صندق بعقل روسا كان صندق بعقل شي واحد كردنيا وخري كرنا يعني ركلام نيه لبوان بيش شي وازك سو اتوميك هارت تكادا كمان زي مدن سيش دي وردك لسا جيم باس بخوراي بردستا قورتينا ويا انا شكله هفتي بلا داكرينا وتسشتكن ديستني 2 لايت فول نوتين دي ال سي لبويا ديستني 2 اللي بستوشتي مانجا بلا داكرتو لستر فلي تريلر شنو مان ليبيني يعني سكارز ابوف اللي بستوشتي مانجا بردس دبي او يعني ميجر كلامي دبو داكري لميجر بلا ادوا داخري ولا كوتاي دبو داكري يعني جوان ديارا بلا باورناكم قورتين ياري بلا ميجودا لويش جيمر تشيزور كامباسي داكا بولونج فولن داينستي لسي سي برداز دبي او ياريان قوري براسي لسا جيم باس برداز دبي وولونج لوزور ياري ژاپۆنیانێ هەموو کەسێک بەدڵی نییە بەڵام ئەو کەسانی بەدڵیانە زۆر بەدڵیانە بۆیش هیوادارم یاریشی سەرنجڕاکیشون ناوازە دەربچی بێنە سەر ستیت ئۆف پڵەی دوێنێ شەو لایڤ ستریمەکەم کرد هەر هەمومان گواستەوە ئێستاش کاتی ئەوەیە تەواوی زانیاریەکانتان پێ بڵێم بەتایبەتیش پلەیستیشن پڵاس لە بۆ ئیسنشەڵ و ئێکسترا پریمیەمی چەند یاریەکیان ناشا کرد کە پێم وایە باشترین مانگە هەم لە بۆ پڵەسی ئیسنشەڵ هم لبو پلاسی اکسترا هم مانجه بگم است لو ماوی سونی مانگ اکسترا و پریمیمی با بین سب پلیستیشن پلاس اسنشال وقت اوی $10 که اوی صالح به $6 لهمیان هرزانتر سیاری وردگری باتلفیلد 2022 که است لحاله چیز زور باش ده باتلفیلد اینوی با ورژنی پلی 4 و پلی 5 لگال ماینکرافت دنجنز با ورژنی پلی 4 كود فين بفيرجني بلاي 4 واتا تو بلاي ستيشن 5 هبي بلاي ستيشن 2 هبي او ياريانا وردگري ويكزار دلخوشم بگم انو ياريانا وردگرين لبروي براستي اسنشال خزاري زوزو باشا بلام هشتا لبوي باشتر اكسترا لماذا بيتان دلام بلاي ستيشن بلس اكسترا باشترين خزاريا لنا بلاي ستيشن بردستا واتساندين ياريانا شاكر Uncharted Legacy of Thieves Collection او فيرجن نويكي Uncharted 4 Uncharted Standalone كيا Ghostwire Tokyo كلا ميجا حزدا كما ياري بكرم لكوتاي دا بدستم دقي ببلاش Rainbow Six Extraction تشيا او ياري بسوكا خنزيلاني كوا او ياري هر روج يكمي بلا بونو لسا بلاي ستيشن بلس اكسترا دبي واتا ياريش تاونويا Immortal Phoenix Rising لان Ubisoft وا Immortal جيالشي ناس دارا Rainbow خراپە زۆر باش نییە بەڵام Ghostwire زۆر باش دیارە چیە خۆش دیارە وەروە Uncharted Legacy of Thieves Collectionیش بەڕاستی ساڵسە شای تاخرنەوە لە مێژە چاوەڕوانم ئەو یاریانە بەڕاستی ناوازە دەبن وەروە ئەگەر ئێکستراتێ ئێستا یاریەکانی وەکو The Quarry, Resident Evil 7, Horizon Forbidden West, Scarlet Nexus سەرجەم یاریەکانی مانج ڕابرد و ئێستا حالیان سە ئێکسترای بەردەستن ئێکسترا تاقیکەنەوە زۆر باشە PlayStation 5 یاری نوێی لە بۆ PlayStation VR 2 ئاشکرا کرد لەوانەیە سەرنجی هەمومان ڕادەشی بەڵام ئەوانەی سەرنجی من ڕادشە یاری The Fogland بوو کە گرافیکی جوان دیار بوو بە ستایلشی زۆر جیاواز دیار بوو وەروەها یاری گرین هیل کە یاریێکی سروایڤەر و مانەوە لە ژیانە بە ڤێژنی VR دەستە PlayStation VR 2 لە یاریێکی نوێشە ناشاکرد بە ناوی Journey to Foundation ئەو یاریش بە بەشەیەکی جوان دیار بوو لەگەڵ یاریەکەی Walking Deadیشە ناشاکرد لە بۆ PlayStation VR 2 زۆر سەرنجڕاکێشم بەڕاستی یاریێکی نوێ لە بۆ PlayStation ناشاکرا بە ناوی Humanity باوەڕ پێم وابی ئەو یاری لە بۆ Xboxیش دێ لە مانجی 5 دێ ئەو یاریە بە شێوەی
ديمو ئێستا حالیان بەدەستە لە بە خۆتان توان داوڵۆن دیکەن هیومانیتی لەو جۆرە یاریانە بۆ زۆر یاریانە دەچی لە پێشچاوم کاتە کە لەسەر مۆبایلی بە دوو بە یاریزانێک ڕادەکەی دواتە 2 دەتە 4 تا 8 تا 16 زیاد و زیاد دەبێت بەڵام ئەوە بە ڤێرژنەی ملیۆن کەسی جوان دیاران بەڵام بزەبت نازانین یاریەکە بزەبت کوکو دەبیت دێمۆیەکەم داوڵۆن نەکردی تاقیم نەکردیتەوە و یاریە ڤێرژنی پلەیستیشن VR 2 دەبی ئەگەر پلەیستیشن VR 2 بەکاردێنی لە مانجی 5 بڵاو دەکرێتەوە یاریەکی نوێی ناروتۆ بوروتۆ ئۆڵتیمەیت نینجا بلا ئاشراکرا هیچ لێ نازانم دەزانم ناروتۆیە زۆر خەڵک عاشقینە ئەمن عاشقی نیمە بەڵام خۆشم یاریی نوێی ناروتۆتانەیە یاری بالدرز گیت 3 بەرواری بڵاوکردنەوەی ئاشکراکرا چەند ساڵێکە ئەو یاری ئاشکراکرا بەڵام بەرواری بڵاوکردنەوەکەی تاوکەسە نەمان دەزانین 2023 24 25 یاخود هەر دیار نیێجارێ مهم بە فەرمی لە ستێرۆفڵی ئاشکراکرا یاریەکە لە کاتێکی ئەو ساڵواتە لە بەربەری کۆتایی لەوانێ مانجی 10 لەسەر پلەیستیشن و هەروە ئەکسبۆکس و پیسش بێگومان بەردەست دەبێت بێنەسە ستریت فایتر 6 بەڕاستیشتی زۆر سەرنجاکیشانە ستریت فایتر 6 نیشاندەوە من دڵخۆشیشم و دەمێت ڕۆژێکەم ژەو یاریە بکەم سێ کارکتەری نوێیان ئاشکرا کرد زانگیف لیلی وەروە کامی زانگیف ئەوە جۆرە کارکتێکی زۆر دڵی بە هەیکەلە قەڵەوە و حرکاتەکانی زۆر سەرنجاکیشە وەرە لیلیان ئاشرا کرد کە کچێکی نیمچە ڕوتە پێم وابی سامباییە لەبەر سەمای سامبا دەکات پێم وابی سامباییە واتە بەرازیلی و ئەرجەنتینی و ئەو جۆرانەیە و پێم بەرازیلی زیاتر وەروە کامیان ئاشرا کرد کەەوە کارکتەرێکە پێشتریش هەبوو پێم وابی بەڵام ئێستا بە ڤێرژنێکی نوێ دووبارە هینایەتیانەوە ئەویان بریتانیا و جوڵە و حرکاتەکانیشی زۆر جوانە لوک جەیمی مانن کیمبلی ماریسیا لیلی جی جوری دی جی کامی ڕووی ئیهۆندا بلانکا گوڵی کێن چوان لی زانگیف و دالسیم ئەوانە هەر هەمویان دەگەڕێنە لە بۆ یاری ستریت فایتر کە پێم وای پێشتر لەسەر یاریی وەکو وۆرلد وۆریەرز ستریت فایتر وۆرلد وۆریەرز بەردەستبان ستریت فایتر 6 بڕیارە لە 2 مانجی 6 لەسەر پلەیستیشن 4 پلەیستیشن 4 ئەکسبۆکس سیریەس ستیم بەردەست دەبێت واتە لە بۆ ئەکسبۆکس 1 بەردەست نابی تەنیا ئەکسبۆکس سیریەسە ترێلەرێکی نوێ ریزدن ایڤڵمان هەیە سێ خولەکەشی زۆر سەرنجاکیشیان پیشاندا بەڕاستی کواڵەتی ترێلەرەکەی نەک لە ڕووی ڕێزەلوشنەوە لە ڕووی پەیامەوە شەشی زۆر جوان تێدایە و کۆتایەکەشی سپۆیل ناکەم بەڵام شتێکی تێدایە کە زۆر سەرنجاکیشە لەناو ترێلەری چەند زانیاریش نوێ مانەسە یاریەکەی بەدەست خست باسی چیرۆکشت ناکەم لە بە سپۆیلی و دەزانینکەوە بەو زوانە دێمۆیەکەی دێمۆیەکە واتە ڤێرژنی تاقیکاریەکەی دێ لەوانەیە مەرحەلەیەک مامدات کاکەم هەموو جارێ وەکو یاریەکان پێش ریزدن ایڤڵ مەرحەلەکە دەکەین و دەزانینکەوە یاریەکە و گرافیک وشتی و گەیم پڵێ وشتی چۆنە وەرە مۆدی مرسنریسی دەبی ئەوەی کەوا یاریەکە تاوا کرد لە بە خۆتوانی بە ڤێرژنێکی دووبارە بووە مرسنریسی بکەیت لەوانێ بە لیۆنی یاری بکەیت لە دژی چەندین زۆمبی کە بەردەوام بە لێشاو لە بۆت دێن و هەروەها ڤێژنی VRەکەشیان باس کرد ڤێژنی VR لێ ریزدن ایڤڵ 4 بەڵام جارێنە دوایێتە سە پلەیستیشن VR 2 بەڕاستی زۆر سەرنجڕاکیشەمە ریزدن ایڤڵ 4 بەڕاستی کاپکۆم لە ماوەی ساڵی ڕابرد و شتی زۆر باشی کردیە لەگەڵ ئەو هەمووە گرنگجی پێدانە بەو گەیمانەوە کاپکۆم فەرمی ئاشاکە گرنگجی بە کاربەندەکانی خۆشی دەدا 130 معاشی هەموو کاربەندەکانی خۆی زیاد دەکات کەچی داهاتیشیان کەمی کردیە لە چاو چەند ساڵی ڕابردوو بەهۆی ئەوەی ساڵی ڕابردوو یاریان کەمتر بوو لە چاو پار و پێرار ئاوشتانە بەزمیهیم نیتیندۆش هەماشت دەکە سۆنی دەڵێ هیچ کاربندێکی خۆمان دەرناکەین ئەو کۆمپانیا ژاپۆنیانە بەڕاستی لە بۆ دنیا ڤیدیۆگەیم لە بۆ پەرەپێدرەکان لە بۆ گەیمەران شتی زۆر باش ئەنجام دەدەن 15 خولەکەی زۆر بێزار کرد لە بۆ یاری سوسای سکواد کیل لە جەست لیگاش کراکرا بەڕاستی ترێلەکەی تەماشا دەکەن یعنی سەرنج ڕاکێش نییە بەو دەرەجی سەرنجڕاتشە لە بەرەوەی باتمان و سوپەرمان و فلاش و وەندەرومن و ئەوانە دەبینین بە شێوەیەکی خراپەکار بەڵام بینە پێرساوتان بە کاکتەرەکانی وان یاریت کرد بە نەک بە سوسای سکواد زۆر ڕاقیتر دەبوو ئەو یاریە و خۆشتر دەبوو لە بۆ گەیمەران و پرۆژی زیاتریش دەوە بەڵام پێم سەیرە جەماعەتی سوسای سکوادیان هەڵبژاردنیە کە سەرنجڕاکێشن بەڵام بەو شێوەیەش نینە ینی فیلمەکانیشیان بەو شێوەیە نییە کەەوە کۆمپانیای وۆرنەر برۆس بیر لێ دەکاتەوە کە بەو شێوەیە بەناو بانگە بانگن بەڵام لە ئاستی فلاش و سوپەرمان و باتمان و وەندەرومنی نینە ئەو کارکتەرانەت ئۆکەی مهم چەند زانیارێکیان بڵاو کردەوە بەڵام زانیارێکان زیاتر نێگەتیڤ بوون لەهۆی پۆزیتیڤ بوون لۆ نمونە ئەو یاریە هاوشێوە یاری ڕێدفۆڵی ئەکسبۆکسی ئەو ساڵ کە بڵاو دەکرێتەوە پێویستی بە هێڵی ئینتەرنێتە بەبێ هێڵی ئینتەرنێت داتوانێت سینگل پلەیەرەکەشی بکەیت کە بێ ماشتەشی زۆر غەڵەتە زۆر سەقەتە و بە دەموساویشاندا دەشتێتەوە ئەکیدم لەوە لەبەرەوەی ڕۆژێک لە ڕۆژان نەک ڕۆژێک هەفتەی یەکەم کاتێک یاریەکە لەلایەن کۆمپانیەوە ئەپدێت دەکرێتەوە تۆ ناتوانێت چیرۆکی یاریەکە بکەیت کاتێک سێڤەرەکانیان داون دەبی کە کۆمپانیەکانی ڤیدیۆگەیم بەردەوام سێڤەرەکانیان داون دەبی ئیش ناکە ناتوانانی چیرۆکی یاریەکە بکەیت
لۆکت دەکات کێشەیەکیان بە دروست ناتوان چیرۆکی یاریەکە بەردەوام ئۆنلاین لە بۆ یاری چیرۆکی زۆر سەقەتە چەند گەیم پڵی شارکمان بینی گەیم پڵی هاڕی کوینمان بینی ئیدێت شۆتمان بینی لەگەڵ کابراەکەی کە نازام ناوی چێلەکەم هیم نییە گەیم پڵی ئەوانەمان بینی بە یارێکی زۆر جنەرەتیک دەچی واتە یارێکی زۆر دووبارە بەڵام هیوادارم یاریەکە سوپرایزم بکە لەبەر بەڕاستی من بڕیا هاانێ حەزم دەکرد پارەی پێ بدەم بەڵام ئێستا پارەی پێ نادەم لەبەرەوەی دەمەوێت یاریە بە خۆڕایی لە شوێن تاقیکەمەوە لەبەرەوەی ئەو یاریانەم زۆر کڕنیە زۆرش بەدڵم نەبووە هاوشەوەی گۆثەم نایتی بە $70 کڕێم خەفەتێکی گەورەم نەی خوارد هیوادارم ئەو یاریە بەو شێوەیە دەبێت تۆهورۆ ئۆکادا ئەو بەڕێزەیەکەوە یاخود ئەو پیاوەیە ئەو میوزیشنەیە ئەو میوزیک ژەنەیە کەوا یەکەم میوزیکی لۆگۆی پلەیستیشن یەکی دروست کرد کاتی خۆی لە ساڵی نازانم چەند کۆسی دوایی کرد خوارێ خۆش بیم و هەموو گەیمەرانی کوردستانیش سوپاسی وی دەکەین لە بۆ دروستکردنی چێت لە بەناوبانگترین میوزیکەکانە ناو دنیا ڤیدیۆ گەیم و سوپاسی بینە سەر هەواڵی یاریەکان یاری لایز ئۆف پی تڕۆیەرەکی نوێی یاری لایز ئۆف پی بڵاو کراوەرە بەرواری بڵاوکردنەوە شاناشا کرد لە مانجی هەشت بڵاو بکرێتەوە لافتەکانی ڕابردوو زۆر باسی لایز ئۆف پیم کردیە وەکو بڵەتبۆرنیە بە شێوەی سۆڵزلایکە یارێکی قورس دیارە پی بە مانای پینۆکیۆی دێ زۆر سەرنجاکیشە لە مانجی هەشت 100% تاقی دەکەمەوە لە کۆتاییدا لە دوای چەند دوای 3 ساڵ لە بڵاوکردنەوەی پلەیستیشن 5 یاری Assassin's Creed Syndicate ئەپدەیتێکی لە بۆ بڵاوکرێەوە ئێستا دەتوانین یاریەکە بکەی بەبێ مشکلە لەبەرەوەی ئەو یاری ئاساسنی یەکێک بوو لەو 15 یاری کەوا تەنیا 15 یاری لە هەزاران یاری لەسەر پلەیستیشن 5 کێشەیان هەبوو ئەگەر بتکرێبە کێشەی ئارتیفاکتیان هەبوو واتە پیکسلەکانی تێک دەچوون یاریەکە کراشی دەکرد بەڵام یوبیسۆفت گوتی ئۆکەی ئەپدەیتمان کرد لە پاش 3 ساڵی ئێستا دەتوانین یاریەکە بکەم بێ مشکلە بەڵام باسی ئەویان نەکرد یاریەکەیان کردە 60 فرێم یاخود نا بۆیەش من یاریەکەم هەیە دەبی تاقیکەمەوە چونکە Syndicate تاکە یاری ئەساسنە لە ژیانمدا نەمکردیە و حەزش دەکەم بیکەم نازانم ئێوە کردوتانەتان کردووە لە بۆچوونی دەبێت بۆچوونی ئێوەش وەگرم یاریش کووە هەموو کاتێک پێمان وا بۆکەوە کابرای خراپەکەی و دایس کابرای باشەکەی لە بۆ یاری باتڵفیلد بەڵام ئەو جارە دەڵێم نەخێر دایس فەشەلاینە EA سوپاسیان دەکەین هەبەردەوامە لە دروستکردنی یاری باتڵفیلد و چیرۆکی باتڵفیلدش لەبەرەوەی EA بە فەرمی ڕەنگیان ستودیۆیەکی نوێیان دروست کردیە ئەو ستودیۆ هاوکاری دایسی دەکا لە دروستکردنی مۆدی چیرۆکی یاری داهاتی باتڵفیلد کەوا پێویستە هەیبی لەبەرەوەی باتڵفیلد 2032 مۆدی چیرۆکیان نەبوو تیان فۆکس دەخێنە سەر مۆدی ئۆنلاینەکەی کەچی فەشەریشینە EA بە فەرمی ڕایگەیان ستودیۆی نوێیەکە بە ناوی ریجلاین گەیمسە لەلایەن یەکێ لە دروستکەرانی یاریەکانی هەیلۆی مایکرۆسۆفتی کە ئێستا خاوەنەکەی مایکرۆسۆفتە مارکس لیتۆس ڕابەرایەتی دەکرێت یاخود سەرۆکایەتی دەکرێت و ئەو ستودیۆیە ڕێک کار لەگەڵ دایسی دەکەن کاری وان زیاتر دروستکردنی مۆدی چیرۆکیەوە دەڵێن هەوڵ دەدەین باشترین چیرۆک لە بۆ یاری باتڵفیلد لە مێژوودا دروست بکەن پێشبین دەکەم 2024 ئەو یاری ئاشا بکرێت 2025 بڵاو بکرێتەوە بەپێی راپۆرتێکی بلومبەرگ و VGCB لەلایەن جیسن شرایر نووسرا کە باوەڕپێکراوترین ڕۆژنامە نووسە ناو دنیای ڤیدیۆ گەیم دەڵێ یاری ئەو ساڵی Call of Duty واتە 2023 تاواکەری Modern Warfare 2 ئەجا وەکو دیڵسێکی زۆر زەبەلاحە یاخود یارێکی تەواو نوێیە بەڵام هەر تاواکەری Modern Warfare 2 دەبێت کە من لە هەفتەکەی ڕابردوو بۆچوونی خۆشم دەربڕیکەوە Modern Warfare 3 ئینشاءڵڵا ئەویشە و ڕیماستەریان ڕیمەیکیان کردیتەوە Modern Warfare 3 بی بەجددی زۆر حەزم لێ بیکەمە یارێ تاکیاری Call of Duty یەکجار تەواو کردی لە ژیانم کاتی خۆ لە 6 پێم وابی کردم نازانم نەپلی چوار وڵای لەبیرم نییە بەس مهم Modern Warfare 3 پێویستە تەواویکەن لەبەر جەنگی جیهانی پیشانەدا لە پاریس و ئەوانەیە زۆر خۆشە کۆنامی بەشداری E3 دەکا بەپێی دەنگۆیەکی گەورەبی وەروە یاریەکی وەکو Metal Gear Solid 3 ریمیک لەگەڵ کاسلڤانیای نوێ لەوانەیە ئاشکرا بکرا ئەوە دەنگۆیەکی زۆر گەورەیە کۆنامی شتێک دەکا ئەو ساڵاکی دم لەوەی لەبەر دەنگۆیەکان یەکجار زۆر نەسەرەوەی کۆنامی شت دەکا لەبەرەوەی پار یاریێکی وەکو ساڵن هیلیان زیندوو کردەوە بە چەندین پرۆژەی جیاواز پێم وابی ئەو ساڵیش یاریێکی وەکو Metal Gear Solid کە گەیمەرێکی زۆر داوای دەکەن وەروە کاسلڤانیا کە گەیمەرێکی یەکجار زۆر داوای دەکە پێویستە ئەو دوو زنجیرێژ نوێ بکەنەوە بە چەندین پرۆژەی جیاواز و ئینشاڵڵا لە E3 شتێکی لێ دەبینین لە مقابلەیەک لەگەڵ وێبسایتی Variety دەرهێنەری یاری Hogwarts Legacy وتی کۆمپانیای Warner Bros زۆر دڵخۆشن بەو نەجاحەتە یاری Hogwarts Legacy هێنابێتی و لە ئێستاوە ئێمە کار بە ئەوە دەکەین بە هەمان شێوە سەرکەوتوو بین لە بڵاوکردنەوەی یاریێکی دیکەی ئەو زنجیرەیە وتی زنجیرە وتی یاریێکی دیکە کەواتە بەشی دومی Hogwarts Legacy لە ئێستا دەتوانین بڵێن لە سەرەتای بەرهەمهێنانە فکر لێ دەکەنەوە و لەوانەیە 4 ساڵ 5 ساڵی دیکە Hogwarts Legacy 2 ببینن و
بەڕای من پێویست ئەو یاریە تاواکەری هەبێت لە من چیرۆکەمێشە تاوا نەکردی نازانم چ ڕوو دەدە کۆتاییەکەی زۆر حەز دەکەم تاواکەری ئەو چیرۆکە لە ئێستا ببینم لەبەرەوەی دەزانم بەرەو کوێ دەڕات چیرۆکەی و جیهانەکەیان بە شێوەیەک دەوڵەمەند دروست کردیەکەوە بەردەوام دەتوانین چیرۆکی جیاوازی لێ بگێڕیەوە و بەڕاستی عەفیە لە بۆ وەرنەر برۆسی جەماعەتی هاگوارتس لێگەسی پەرەپێدەرەکان کارێکی زۆر ناوازیان کردیان زۆر لە مێژە پێویستمان بە یاریێکی لەو شێوەیە هەبووە قسەکردنە سەر هاگوارتس لێگەسی دەنگۆیەکی گەورە هەیە یاخود راپۆرتەکەیە لەسەرەوەی کەوا زنجیرەی تەلەڤیزیۆنی لەسەر جیهانی هاگوارتس لێگەسی لەلایەن HBO Max دروست دەکرێت بێگومان HBO Max هەر لەلایەن وەرنەر برۆس خاوەندارێتی دەکرێت وەرنەر برادرز هاگوارتس لێگەسیش هەر سەربەوانە کەواتە زۆر ئاساییە بتوانن چیرۆکی یاری هاگوارتس لێگەسی بکەنە زنجیرەی تەلەڤیزیۆنی و پێم وایە سەرکەوتوش دەبن لەبەرەوەی چیرۆکی گۆبڵنەکەی لەگەڵ ئەو کارکتەرەی ما کە 5 ساڵی لە ساڵی 5ەوە کە تۆزێک تاخیر دەستە سەر هاگوارتسی و جۆرە جادوێک دەبینی کە تەنیا ئەو کەسانە دەیبینین کە وەکو ئەو لە ساڵی 5ەوە لەستە ناو قوتابخانەی هاگوارتس چیرۆکە شەمزاتشە و پێم وایە سەرکەوتوش دەبین ئینشاءالله یاری ئێلدن ڕینگ بکەین بە شێوەی هاگوارتس لێگەسی کەوا بتوان کارکتەری هاری پۆتەر یاخود یەک کارکتەری کە دروست کردیان یان کارکتەرێکی نوێ دروست بکەی بە برومستیکەوە واتە بە گەسکە فڕیوەکەشەوە بێرە ناو یاری ئێلدن ڕینگ بسوڕێتەوە شەڕ بکەوی سانزانشە مۆدەک دروست کرای ئەسەر سەر PC بەردەستە بێندای نامکۆ لەگەڵ فرام سۆفتوێر بە فەرمی ڕایانگەیان کەوا یاری ئێلدن ڕینگ زیاتر لە 20 ملیۆن کۆپی لێفرۆشایە کە ژمارەیەکی بێگومان خەیاڵیە واگە لێکی بدەینەوە 20 ملیۆن کۆپی دەکات چەند پارە دەکاتە 1.6 ملیارد دلار ئەگە یاریەکەی لەسەر 6 دلاری لێک دەینەوە 1.5 ملیار بەسەرەوەی مهم 1.5 ملیارد دلار واتە ملیارە و 500 میلیۆن دلار پارەیەکی خەیاڵیە بێگومان لە بۆ دنیا ڤیدیۆگەیم 20 میلیۆن کۆپی ژمارەیەش خەیاڵی لە بۆ دنیا ڤیدیۆگەیم بەتایبەتی یاریەکەوان سەتان نەوەتی ناتوان تاویشی ئەوەندە قورسە مهم پیرۆزە لەو گەیمەرانەی یاری ئێلدن ڕینجیان کڕیوە کردووە حەز دەکەن بیکەن تارنش دەکەن بەڕاستی یاریشی زۆر نازدارە بەدەمێ بۆ چوونی ئەوش بەرگرم یاریەکەت کردووە نەتکردو بەتەمای بیکەی لە کۆمنت بۆ چوونی خۆت بنووسە کۆمپانیای ڤاڵ خاوەنی فرۆژگای ستیم لەسەر PC فێست ئیڤنتیان ناشا کرد کەوا چەندین یاری داشکانی گەورەی لەبەوە دەکرێت بە تایبەتی لە هاوینان ڕوودەدا لە 29 مانجی 6 تاوەکو 13 مانجی 7 دەست پێ دەکات و لە مانجی 8 و لە پاییزیش دووبارە دەست پێ دەکاتەوە لە 21 بۆ 28 مانجی 11 و لە 21 مانجی 12 تاوەکو 2024 دووبارە دەست پێ دەکاتەوە بەڵام مهمترینیان نوێترینیان نزیکترینیان 16 سەیە تاوەکو 23 واتە لە مانجی داهاتوو کە داشکانێکی گەورە لە ناو دنیای ستیم دەکرێت بە گشتی هەموو یاریەکان داشکانی گەوریانە بۆ زۆر بە یاریەکان ناکەم یاریەکان بەس میمە گەستیم بەکاردێنی پیسیت هەیە تەماشای بکەن لەبەرەوەی داشکانی زۆر باش تێدای هەموو ساڵە بینە سەر هەواڵەکانی Xbox و تەرتیبات شتەکان مهم یەکەم هەواڵ کە زۆر پێ ناخۆشە باسی دەکەم بەڵام شینجی میکامی دەرهێنەری یاریەکانی وەکو Evil Within 1 و Evil Within 2 Ghostwire Tokyo لە ستودیۆی تانگۆ گەیمورکس دێتە دەرەوە واتە واز لە بەفێزدای دێنی دەستە شوێنەی دیکە یاخود واز دێنی بە یەکزاری واز لە دنیای بەرەمێنانی ڤیدیۆ یاری دێنی ئەو هەواڵە بێگومان تۆزێک سوپرایز بوو لەبەرەوەی شینجی میکامی چەند زۆر لە مێژەنیە لە ئیڤنتەکەی Xboxی بە دیار کەوت یاری هایفای ڕەشیان ئاشا کرد بەڵسەنافتی ڕابردووش لەناو یاری هایفای ڕەش ئیستەر ئێکێک دۆزرایەوە هێلکەیەکی هەڵنێنرا دۆزرایەوە کەوا باسیەوەی دەکە یاری داهاتووی Evil Within بەم زوانە ئاشا دەکرێت جا بۆ چوونی من لەسەر جێهێشتنی شینجی میکامی ئەوەیەکەوە یان دەستە کۆمپانیایکی دیکەی ژاپۆنی چکە بەفێزدا و بەشەی بەفێزدای تانگۆ گەیمز لە مێژە شینجی میکامی کاری لێ بەدەکەم پێم وابێ بەجێ بێت لەسەر شوێنێکی دیکەی ژاپۆنی ئەزە بستە نیوتندۆی بستە سۆنی بستە سێگای یەک لەو شوێنانە دەبیتن وەروە شینجی میکامی لەوانەشە بەشی سێمی Evil Within دروست کردبی و دوای بڵاوکردنەوەی ئەو یاری ئینجا واز لە تانگۆ گەیمورکسی بینی بەس مهم شینجی میکامی دەرهێنێکی زۆر نازدارە یاری زۆر باشی دروست کردیە و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازێ بینە سەر Activision Blizzard و مایکرۆسۆفتی ئۆکەی لەو هەفتەیەشتی زۆر سەرنجاکێش و سەرشێتانە ڕوویدا سەرەتا بە باسی ئەوە بکەین مایکرۆسۆفت عەقدێکی 10 ساڵی لەگەڵ نیتندۆی ئەنجامدایە تاوەکو لە داهاتوو یاریەکانی Call of Duty بین دەسەر نیتندۆی ئەگەر بێت و بتوانی Activision Blizzardی بکڕی ئەگە بکڕی ئەوجا وشتە ڕوودەدا ئەگەر نەڕوونادا لە هەموو جیهان خەڵک بە دوو بەرەم هەندێک چاوتیان ئۆکەی شتێکی باشە
هەندێکیان وتیان لۆچەند لە مێژە یاریەکانی Call of Duty دەداتنە سەر نیتندۆی خۆ پێشتر هیچ عەقدێک نەبووکەوە یاریەکانی نیتندۆی نایبێتە سەرەوە یاریەکانی Call of Duty نایبێتە سەر نیتندۆی لەبەرچ نەدەکرا پێشتر نەدەکرا لەبەرەوەی Activision بەخۆی نەیویستە بیکە ئەگەنا هیچ شتێکی قانونی نەبووەکەوە نەکرێ بەڵام ئێستا Microsoft بۆ ئەوەی خۆی باشتر نیشاندا لە پێشساوی ئەو کەسانی ڕێگە پێدەرەکانی ئەوروپا و ئەمریکای حکوومەتەکان ئەو کارەی دەکات تاوەکو نیازپاچی خۆی نیشان دەکەوە تەماشاکەن ئەو یاریانە دەخێنە سەر نیتندۆی نامانەوێت یاریەکانی Call of Duty بکەینە ئەکسکلوسیڤ و تایبەتی خۆمان دواتر زۆری پێدەچوو براد سمیت جێگری سەرۆکی کۆمپانیا Microsoft کە Microsoft نەک Xbox Microsoft کۆمپانیا تریلیۆن دۆلارەکە کە خاوەن 2.8 تریلیۆن دۆلارە تریلیۆن ئۆکەی ملیار نا تریلیۆن لە پاش ملیاری دێ براد سمیت کۆنفرانسێکی کرد کە زۆر شتی باس کرد کەوا تۆزە بەڕاستی وەزعەکەی سوک کرد لە پێشساوی زۆر خەڵکی بەتایبەتی کەسێکی فیلم کە ڕۆژنامە نووسم تەماشای شتەکان دەکەم و لە مێژە تەماشای هەموو جیهانی Microsoft دەکەم هەندێک شتی باس کرد زۆر ئابروبەرانە بوو لەوەی Xbox و Microsoft دەبێت بیکردبە قسەی نەکردمە زۆر باشتر بوو لەبەرەوەی سۆنی لە وەزعی زۆر خراپە ئێستا حالیان ئەگە قسەی نەکردبە Microsoft ڕۆکی باشتری هەبوو بەڵام ئێستا شتێکی کرد کە زۆر بێمانایە یەکەمیان هەسا کۆنفرانسێکی کرد لەو کۆنفرانسەی خۆی وێنەیەکی عرض کرد وتی لە ئەوروپای سۆنی 180 مارکەتی داگیر کردیە ئەمە 120 داگیر کردیە یەکەمیان ئۆکێ یەکەم قسەی ڕاز نییە بەپێی بەڵگەر لە ئینتەرنێت سەلمێنرا کە قسەی ڕاز نییە و FTCش بەخۆشی ئاشای کرد کەوا قسەی ڕاز نییە و CMA بەخۆش ئاشای کرد کە قسەی ڕاز نییە ئۆکێ ئەوە یەک زەبەلاحکردنی سۆنی لە کاتێکدا سۆنی هەر هەموو کۆمپانیاکەی ناگاتە 80 ملیار دۆلاری یعنی کۆمپانیا سۆنی بە کامل بە هەموو بەشەکانیەوە بە بەشی وەرزشی و فیلم و سینەما و ئەنیمەیشن و کامێرا و تەلەڤیزیۆن و مۆبایل و تابلێت و پلیستیشن و بە هەر هەموو بەشەکانی سۆنی نرخەکەی گە بیفرۆشی سۆنی ناگاتە 80 ملیار دۆلاری 70 شتەکە باش ئێستا حالیان Microsoft دەستەکەیت کە خاوەنی چەندیان خاوەنی نزیکەی 2 تریلیۆن دۆلاریە Microsoft دەیەوێت لە پێش چای خەڵکی خۆی بچوو کاتەوە بڵێ سۆنی زۆر زەبەلاحە زۆر گەورەیە لێ ناگەڕێمە هیچ بکەین ئەگە بڵێن پلیستیشن گەورەترە لەم Xboxی ئەوەش غەڵەتە لەبەر پلیستیشن Xboxی گەورەتر نییە پلیستیشن نزیکەی 20 ساڵێکە بە یاری تایبەت توانێتی بازار داگیر بکە نەک بە کڕینی کۆمپانیەکانی دیکە ئەو قسەیە زۆر بە خراپی شکاوە سەر Xboxی و براد سمیت تویتێکی کرد وتی مەبەست ئەو شتانە نەبوو مەبەست ئەو شتانە نەبوو بەس مهم ئۆکێ زۆری پێراچوو Microsoft لە بۆ پەردە پۆشکردنی ئەو وەزعی براد سمیتی کە پێم وایە هیچ پەیوەندی بە Xboxەوە نییە براد سمیت نازانم ئەو ئیشی فیل سپێنسەریە ئیشی تو نییە براد سمیت قسانە بکەی لەبەرەوەی وەزعەکەی تێگەدەی خارە فیل سپێنسەر دەوێت چای کاتەوە براد سمیت تێکشی دەدا ئۆکێ فیل سپێنسەر بە خێرایی زوو وەزعەکەی ویستی بەلایەکەدا بە بڕک باشتر بی عقدەچکەی کرد لەگەڵ ئینڤیدیای GeForce Nvidia کە یاریەکانی Xboxی بخەنە سەر ئینڤیدیا مەسەر هەموو یاریەکانی Xboxی لە ڕێگەی کلاودەوە لەبەرەوەی تاکە دەبێت ئینڤیدیا چێک بوو لەو کۆمپانیانەی کە زۆر جیاتی کڕینی Activision و بلیزاری لەلای Microsoft دەکرد دەیوت مەجالی ڕکابەری لەناو جیهانی کلاود نامینی ئەگەر بێت ئەو عقدە ئەنجام بدرێت Microsoft یاخود فیل سپێنسەر لێ ئەو کابرایان زۆر خۆش دەوێت لەبەرەوەی زۆر عاقڵە وەکو Microsoft نییە چونکە کەیفم Microsoft نییە وەکو خۆم بەڵام زۆر عاشقی Xboxم بەڵام Microsoft کۆمپانیایە کە هیچ تام و لەزەت لە ژیان نازانم چییە لەم کۆمپانیا نازانم چییە لێش تا ئێستا گەیمەران دەڵێن Xboxی کەەوە وازە Microsoft بینە باسی Microsoft مەکە بەس باسی Xboxی بکە فیل سپێنسەر شتێکی زۆر عاقڵانەی کرد زۆر پیاوانەی کرد و عقدەشی لەگەڵ ئینڤیدیای ئەنجامدا و توانی ئینڤیدیاش ڕازی بکە بەو عقدەی ڕازی بی ئێستا چێمایە تەنیا سۆنی مایە سۆنی مایە سۆنیش لەو هەفتەی دووجار کۆبوونەوەیان لەگەڵ فیل سپێنسەری کردیە لە بڕۆسڵ ئاکە شارێکی بەناوبانگە لەبەوەی زۆربەی کۆمپانیاکان لەوێ لقیان هەیە تەنانەت گەیمەران هەڵسابوون سەیری تیاری تایبەتی جیم ڕایان سەرۆکی کۆمپانیا پلیستیشنیان دەکردکەوە بە تیارە چکە بڕۆسڵ کاتەکەەوە فیل سپێنسەریش لە بڕۆسڵ بووە لەوێ کۆبوونەوەیان کرد دوو کۆبوونەوەیان کردی بەڵام هێشتا نەگەیشتنە ئەنجام لەسەرەوەی کە فیل سپێنسەر بێگومان ئامادەیە زیاتر لە 10 ساڵیش بداتە پلیستیشنی بەڵام جیم ڕایان بە هەموو توانای خۆی دەڵێن نەخێر پلیستیشن ناتوانانی یەکەمیان پلیستیشن ناتوانانی لەبەرەوەی پلیستیشن ئەو عقدە بکرێ پلیستیشن لەو جیلەینا لە جیلی داهاتووە لە پلیستیشن 6ەوە کێشەی گەورە لە بۆ دروست دەبێت لەبەرەوەی ئەو کاتیم لە پاش 10 ساڵی دیکە یاریەکانی Call of Duty نایەتە سەر پلیستیشنی یعنی ئەو عقدەتەنیە 10 ساڵە لە پاشان 100% ینی ئەگەر Microsoft بڵێ دێ بەڵام بەپێی عقدەکەی بی Microsoft دەتوانین بڵێ نایە ئەو کاتی گەیمەرێکی زۆر لە پلیستیشنی دەکات لەبەرەوەی Call of Duty بەڕاستی فرۆشش یەکجار زۆری هەیە دومیان پلیستیشن کۆمپانیایکی زۆر بچووکە بەتەنێ براندی پلیستیشن بای 30 ملیار دلاری یعنی 30 ملیاریان 35 ملیار دلاریە
مایکرۆسۆفت و ئەکس بۆکس تریلیۆن دلار یان کۆمپانیای پلیستیشن زۆر بچووکە مایکرۆسۆفت ڕاستە خۆی بچووک نیشان دەدا بەڵام لە ئەسڵدا وانە مایکرۆسۆفت زۆر زەبەلەها ئەکس بۆکس زۆر زەبەلەها پارەیش خەیاڵیان هەیە یعنی بەس کڕینی ئاکتیڤیژنی بەقەدر دوو کۆمپانیای پلیستیشنە باشە ئەوەندە زەبەلاهن ئاکتیڤیژن و لەچاو پلیستیشنین جا وەرە تەماشای مایکرۆسۆفت و ئەکس بۆکسی کە چەندە زەبەلاترە بۆیە سۆنی بە هەموو شێوەیەک دژایەتی ئەو عەقدەی دەکات لەبەرەوەی داهاتوو لەدەست بدا لەبەرەوەی کۆمپانیاکە و پارەیان نییە بتوان وەکو ئەکس بۆکسی کۆمپانیا دیکە بکڕن تێدەگەم لە سۆنی تێدەگەم لە فیل سپێنسەر فیل سپێنسەر پێویستە ئەو کارێ بکات لەبەرەوەی تاکە ڕێگایە بۆ ئەوەی بتوانی بازار داگیر بکات تاکە ڕێگە و پشتیوانە و من وەک خۆشم زۆر کەفم بە فیل سپێنسەر دێ ئەو حرەکانی دیکە هەموو لە قسمەتی ئەکس بۆکس و گەیمەرانە بەڵام کەفم و مایکرۆسۆفتی نایە لەبەرەوەی حرەکانی ئەو دیکە تەنیا لە بە پارەیە فیل سپێنسەر لە بە پارەی نایکە لە بۆ ڕاکشانی خۆشەویستی گەیمەران دیکە مایکرۆسۆفت کەماڵمێن زۆر ڕقم نامەکە بە هەمان شێوە ڕقم لە سۆنی دەبتەوە بەڵام کەفم زۆر بە پلیستیشنی دێ هەم شێوەیەک چۆن کەفم بە ئەکس بۆکسی دێ کاتە عەقدەکە دەکرێت ناکرێت بەڕاستی نازانم دەکرێت ناکرێت بەڵام هیوادارم بکرێت بەڵام عەقدێکی 25 ساڵی لەگەڵ پلیستیشنی چکە بەڕاستی یاریەکانی کۆڵ ئۆف دیوتی پێویستە لەسەر پلیستیشنی هەبن ئەگە بیانەوێت سەرکەوتوو بن بەڵام ئەگە بێت و عەقدەکەی بکەنە 20 ساڵ یان 25 ساڵ واتە بە شێوەیەکی گشتی تا هەتایە دێتە سەر پلیستیشنیش ڤێژنی ئەکس بۆکسی با باشتر بی با دیڵسی زیاتر بی باشتی تایبەت زیاتر بەڵام ئەگە عەقدەکە بکەنە 25 ساڵ پێم وانە سۆنی ئەو کاتی بڵێ نەخێر پێم وایە ڕازی دەبن ئەو کاتی فیل سپێنسەرش براوە دەبێت چکە بەڕاستی من زۆر حەزم لێیە فیل سپێنسەر براوە بی لەبەرەوەی کابرایە لە 2000 و چەندەوە 13ەوە هەوڵ دەدا مایکرۆسۆفت و ئەکس بۆکسی بشکێنەوە بۆ لای باشەکە لەبەر مایکرۆسۆفت زۆر وێرانی کرد لەگەڵ ئەکس بۆکس وانی فیل سپێنسەر پیا باشەکەی دەوێت چاچووکە هیوادارم فیل سپێنسەر سەرکەوتوو بین و هیوادارم سۆنیش بتوانێت عەقدێکی زیاتر لە 10 ساڵ لەگەڵ ئاکتیڤیژن بلیزارد و مایکرۆسۆفتی وەرگێت هەموو لای قازانج دەکات بەتایبەت گەیمەران بریارەکانی کاڵ ئۆف دیوتی دێتە گەیم پاسی هەمووی دەتوانین تاقیکەینەوە کە یەکزات دڵم پێی خۆشە کۆنتڕۆلەرێکی نوێی ئەکس بۆکسی دزەی پێکراکەوە ڕەنگی سەوزە زۆر جوان دیارە و حەز دەکەم بۆ حەزش دەکەم جگە لەو کۆنتڕۆلەرەشە کۆنتڕۆلەرێکی دیکە ئەکس بۆکسی بکڕم چاوەڕێمە ڕەنگی جوانتر بێن بیکڕم دوایین هەواڵیشم کە زۆر دڵخۆشکەرە دیڵسێکی نوێ یاخود ئەکسپانشنێکی نوێ لە بۆ یاری فۆرزا هورایزن 5 بڵاو دەکرێتەوە بە ناوی ڕاڵی ئەدڤنچر کە زۆر سەنجاکیشە نەخشەی نوێی تێدایە گەیم مۆدی نوێی تێدایە شتی سەنجاش تێدایە و نازانم دیڵسەکانی فۆرزادەکان یاخودنا بەڵام ئەویان زۆر جوان دیارە ئۆکێ ئەڕێن ئەو هەواڵەکانی ئەو هەفتەی بەرنامەی سفرێک ژیری بوو پێم وابی کورتترین بەرنامەی لەزان هەفتەی ڕابرد و ئەنجاماندایەوە زۆرترین هەواڵیش تێدا بوو هیوادارم بەدڵتان بووبی کاتێکم دەگوێن لایک سابسکرایب لە بیر نەکەن تا ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی سفرێک ژیری بەخوای گەورەتان سپێرم خودتان لەگەڵ